دەستگای خێرخوازی بەخشین ئامادەکاری بۆ ئەنجامدانی گەورەترین پرۆژەی قوربانی لە سەرتاسەری کوردستان و چەندین وڵاتی ئیسلامی دەکات. هەرچەندە ئەمساڵ نرخی ئاژەڵ بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە و نزیکەی 1000 دینار بۆ هەر کیلۆیەک چۆتە سەر. بەڵام نووسینگەکانی دەستگاکە پڕن لەو خێرخوازانەی بێگوێدانە ئاستەنگە داراییەکان دەیانەوێت ئەم سونەتە پیرۆزە زیندوو بکەنەوە. بەرپرسی دەستگاکەش ڕای دەگەێنێت ئامانجمان گەیاندنی گۆشتی قوربانیە بە زۆرترین ڕێژەی هەژاران و منداڵانی بێباوک. هەمیشە و ئیمانە ڕەسەنە لە ناو میلەتی ئێمە ئەلحەمدوللا تۆختر ئەبێتەوە بۆ جۆر ناداتەوەی کە نرخەکان بەرز بۆتەوە لە کاتێکە کە کاتی واجبی قوربانی هاتە پێشەوە هەڵەسن بە ئەنجامدانی قوربانیەکە کە ئیسا ئەلحەمدوللا ئێمە لە ڕۆژهەڵاتی شەڕ قوربانیەکەین و لە غەزە قوربانیەکەین لە قاڕی ئەوروپا و لە ئەفریقیا بە هەمان شێوە هەرێکە نرخەکان جیاوازیان هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی لە ئەفریقیا لە هەمووی هەرزانترە. باشە لە ناوخۆ لە چەند شوێن قوربانیەکان؟ لە ناوخۆ لە 3 قەسابخانەی فەرمی قوربانی ئەنجامەدەین بەدەل لە نووسینگەکانیشمان لە سەرجەم شار و شارچکەکان قوربانی ئەنجامەدەن خۆپشتیوان بێ ئینشاء الله تعالی. تاکەی پارەوەرە نەخەوت بۆ قوربانی هەتا چوارم ڕۆژی تاک و کاتی کە قوربانی هەیە ئێمە ئامادەین لە خزمەتا بین ئەم پرۆژەیە ئەنجام بدەین چونکە ئەلحەمدوللا ئەزمونێکی باشمان هەیە لەو بوارەیە و لەشکرێکی باشمان لە کادیری پێشکەوتوو لە کاری خێرخوازی هەیە. سوپاس بەخوای پرگار لە سەرجەم نووسینگەکان ئامادەین تا چوارم ڕۆژی قوربانی ئامادەین ئەو دروشمە گەورە ئەنجام بدەین خۆپشتیوان بێ ئینشاءالله. هاوکات یەکێکی دیکە لە ئامانجەکانی بەخشین ئەنجامدانی قوربانیەکی تەندروستە لە ڕێگای کوشتارگە فەرمیەکانەوە بە جۆرێک بۆ ئەو کەسانی خۆیان بەهۆی تەندروستی یان شوێنەوە ناتوانن دروشمەکە زیندوو بکەنەوە دەستگای بەخشین لە بری ئەوان قوربانیەکە دەکات و دواتر پشکی خۆیان پێدەداتەوە. وڵی سپاس بەخوای گەورە ئێمە لە هەردوو ڕۆژ شەرعەکە و هەردوو ڕۆ تەندروستیەکەشەوە زۆر بە دیقەتەوە ئیشەکانمان ئەنجامەدەین بە وردی بە لەبەرەوەی ئەو گۆشت ئەو پارەی وەریەگرین ئەمانەتە ئەو گۆژەشی ئەیدێنەوە بە خەڵک هەر ئەمانەتە ئەبێ هەردوو سیفەتەکەی تیابێ وەکالەتەکەشمان بۆ کارە شەرعەکە و هەم ڕۆ تەندروستیەکەش بۆ لایەنە تەندروستیەکەی گۆشتەکە پاک و تەمیز بێ بە شێوەیەکی باش بکاتەوە بەدەستی خەڵک. سەرڕای بەرزی نرخی ئاژەڵی گەورە و بچووک لە نێوخۆی هەرێمی کوردستان لێشاوی خەڵک بۆ ئەم پرۆژەیە نیشانەی زیندوێتی گیانی هاوکاریە لە کۆمەڵگەدا. بەپێی ئامارێکی فەرمی ساڵی ڕابردوو نزیک بە 2000 سەر ئاژەڵی گەورە و بچووک لە ژێر سەرپەرشتی دەستگای بەخشین کراون بە قوربانی. پشکی گەورەی دابەشکردنی گۆشتەکەشی بەر هەژاران و کەم دەرامەتان و بێباوکان کەوتووە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.